ئەمەوە بڵێم پرسێکی گرنگە لەناو پەرلەمانی عێراق ئەمڕۆ لیژنەی ئەمن و ببورە لیژنەی یاسایی لە بنای پەرلەمانی عێراق هەوڵێکی زۆر ئەدا لە راپۆرتی دوێنێ یاخود پێرەی خۆیدا پرگەیەکی جێگیر کردو ئەوش پرگەی دیاریکردنی ماوەی سەرۆکایەتی هەرێمەکانی عێراقا واتە لە ئێستادا عێراق خاوەنی یەک هەرێمەکە ئەوش هەرێمی کوردستانە سەرۆکایەتەکەی مەسعود بەرزانی ئەیکات ئەوە لە ئێستادا پرۆژە یاسایەکەیە بۆ ئەوەی ئەو هەرێمانە ببنە خاوەنی سەرۆکێک بۆ دوو خول زیاتر نەبێت ئەمەش هەوڵێکە بۆەوەی کە پرۆژە یاسایەک دابڕێژنەوە بە یاسا ڕێکی بخەنەوە کە هەموو هەرێمەکانی عێراق ئەگەر بێت و عێراق ببێ بە چەند هەرێمێک ئەوە سەرۆکەکەی دەبێت لە دوو خول زیاتر سەرۆکی ئەو هەرێمە سەرۆکایەتی و هەرێمە نەکات و لە بڕگەیەکی دووەمدا هاتووە لە هەمان شێوە لە راپۆرتی لیژنەی یاسایی پەرلەمانی عێراقدا ئەوەیە کە هەموو ئەو هەرێمانی کە سەر بە حکوومەتی عێراقن واتە هەرێمی کوردستان کە تاکە هەرێمە لە ئێستادا سەر بە حکوومەتی عێراق هەرێمی دیکەنیە لە عێراق بەڵام ئەمان پرۆژە یاساکان بۆ دوورمەودایە ئەگەر ئەوەیە کە عێراق بێ بە چەند هەرێمێک بەڵام هەرێمی کوردستان شەگرێتەوە سیستەمی حکومڕانی لە هەرێمەکان سیستەمێکی پەرلەمانی بێوەکو ناوەند هەڵبەتە لە ناو دانیشتنی یاخود لە کۆبوونەوەی لیژنەکان کە دوێنێ راپۆرتی خۆیان ئامادە کردووە ئەم دوو بڕگەیە جێگیر کراوە کە یەکەمیان سەرۆکی هەرێم دەبێت دوو خول زیاتر سەرۆک نەبێ دووەمیشیان ئەوەیە کە دەبێت سیستەمی حکومڕانی لە هەرێمەکان حکومڕانی پەرلەمانی بێت وەکو ناوەند هەڵبەتە ئەمە تەنها پێشنیارێکە کراوەتە راپۆرتی لیژنەی یاساییەوە وا چاوەڕوانەکرێت ببێ بە پرۆژە یاسایە و لیژنەی یاسایی پێشکەشی پەرلەمانی عێراقی بکاوە پەسەندی بکاوە ئەندامانی ئەو لیژنەیەش ئاماژە بۆ دەکەن بەو پێیکە لە ناو لیژنەکە دەنگی زۆری هێناوە وا چاوەڕوانەکرێت لە ناو پەرلەمانیش لە دانیشتەکانی داهاتوودا خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ بکرێەوە پەسەندش بکرێت.